سڵاو ئی وەختتان وە خێر ماچ و جوانەکان فرە خۆشحاڵە ناجارێتر ئامانەوە خزمەتتان و بەرنامەی ئارۆ بەرنامەی ئارۆ ئەڵلقەیەکی تایبەتەن پێی گفتوگۆکردە چەسەر هۆزێکی تری ماچۆ جوانەکان وەک مەزاندە ئێمە چە درێژەی بەرنمەکانمانەرە ورێزایمێ چەند پێکەوتنمان کرد چەنی کۆمەڵێ عشرەت و هۆز کەوە شێوە زوانی ماچۆ قسەمەکەرە ئارویشێکێکە هۆزە دیار و گەورەکانی نام کورد کە وە شێوە زوانی ماچۆ و تۆزێکی جیاوازتری ماچۆ زوانێکەشان پێی ئێمە باس مەکەرە ئارۆ دووە بەڕێزی ئاهۆزەمان کردنە مێمانمان چە کتێبخانەکەی مامۆستازاری ڕەحمەتی چیناوە داوا کارن چەخوای گەورەوە بە هەشتی بەرینن شادکەرۆ و جێگە و مەکانش بەهەشت بووە مێمانەکانمانیش فرە بەڕێز کوێخا فاتح ڕۆژبەیانی چەلی مامۆستا عوسمان ڕۆژبەیانی و خێرامای دێفرە خۆشحاڵن مێ کارۆ چە بەرنمەکەمان ئامادەن دێ گەورەمانتان کرد خۆشگەلێم بەکەمای خۆشوی ئەوەی بەنامە ماڵتانەوە بۆ مەمنون فرە سوپاستان مەکەرم کاک عوسمان مەمیەوە لای تو چانەوە دەسوەنەمەکەرم ڕۆژبەیانی وشەی ڕۆژبەیانی ماناش چێشن چە چێشەوە ئامان ڕۆژبەیانی کوشەی ڕۆژبەیانی عشتێکە لە گەورە عشتانی کوردە واسانە تا ئێستا کەسێک نەوتێ سەرچاوی نییە دەری بۆ نیە ئەی لە چەوە هاتیە ینی هیچ سەرچاوی نیە تا ئێستا باش چە چێشەوە تەنها لە تەجارب ئومەم هەن کتابێکە مێشێ ئەو دانیشتووی وڵاتی چیان سەدان ساڵ پێش زین سەدان ساڵ پێش لە وڵاتی چیا دانیشتن ینی وا کەسگە لە واچریان ڕۆژبیانی کەوا چە ناوچە شاخاوەکان ژیانشان کردە لای توشە بەڕێز شەرخانی بەدلیسی مێشێ ڕۆژبیانی جیا بکەن و لە لۆڕستان جیان لە لۆڕستان جیاوازە جا لە معناتە عشەتی تەمامە لاقی نییەوە لۆڕۆ ینی شما ئانە ڕەتمە کردیەوەکەوە ماچە ڕۆژبیانیەکان بەشیونێت چە لۆڕەکان ڕاتیمێکێتەوە بەس من هەست مەکردی تۆزێ زوانەکەتان نیزگەن باچم مەکرێ و باشم شمە و یەکەوە ژیانکەوا لە لۆڕستان و هااتێ لە کاتی خکەیبخانی زەندا لە ڕۆژبیانەکان لە کرماشان و پەرینس و گەرمیان و بەرە تا گەیشتەوە مووسڵ ئەو زمانەی لۆڕستان کارگەری وێژی بێ لەسەری جوانم کاک عوسمان ئەگەر بتام ژماردنیەکەرم پێی ڕۆژبیانیەکان چە دیوی باشوور یا باچم چە وڵاتی عێراق و شێوەیە گشتی ژمارەشان چ قەرەمەوە وڵا لە عێراق و لە کوردستانە کچگەم لە بەغاشە لەمان واسەنە بەربڵاوە لە کەلار و تاکو بەگەی و مووس هەنەمان چەندها دێ و شار هەن لە شارەکانە هەن لە گشت گەڕەکانی کەرکووکە هەن ژماریان تەقدی کریایە و مەزەنەمەوە 65,000 تا 70,000 65,000 پێی 70,000 ژماری ڕۆژبیانیەکانن چە وڵاتی عێراق جوانن ئینەگە لە گشتشان کەوی پانتایە دابەشبێنێ زوانشان وەکیەکەن زوانشان چیەکەوە نیزگەن وێژی ئەگە باە سێ زوانەکە مەتانین بێشین فەرقان گون ئەو دێی کەوا لە کاتێژی ئاوادان کریا سۆیەکەم زار ڕۆژبیانیە و تەنها دێ لە ناوچەی قەرحەسەن قەرحەسەنەکەوە وەی زوانە قسەمەشە زارا و ڕۆژبیانی ئەوانەی کەوا لە کەلار بوون یا لە منتقەی مووسڵ بوون یا لە هەولێر بوون لە زوانەکە تێمەگەن بەڵام بەس گۆڕیان ئێمە کوگوڵانکاری حالەیە ئێمە تقریبا لە ڕۆژبیانە پاکەکە ئەو لەستا لۆرەبیە واسەنە یۆش ئینە ڕاستیە تاڵن کە ئێمە تێکەڵ بەوم و مەلمە نام شارەتریاوە هۆزێکی تریاوە شێوەیەکی گشتی باچم زوانەکانی تر وەکو عەرەبی وەکو تورکمانی یا وەکو سۆرانی بەش گۆڕانکاری شەسەر دروست مەکەڕەوە کاریگەریی وە بەردەوام سەرشەوە کوێ خاگیان با بێەوەمەوە لای تو ئێمە ئەگە سەیرێکی دەڤەری کەرکوو کەرمەوە شێوەیە گشتی یان باباچم چە منتقەی لەیلان شما ئاوایەکانتان چنی دابەش بێن چن ئاواییتان هەن نەگەر بتاوی باسێش پەیمان کردی ئێمە لە لەیلان قەرەحەسەن لەیلان کەرکوب تەنیا بەس فەرقانمان هەن بەس فەرقانتان بەس فەرقانمان هەن ڕۆژبیانی یعنی ئیستا ئەگەر سێریترمان نییە لە فەرقان زیاتر ینی شما ئانەی هەننتان چە منتقەی لەیلان قەرەحەسەن بەس فەرقانمان هەن فەرقان ڕۆژبیانیە فەرقانی ڕۆژبیانیان کەسی تری تیانە بێگانەی تیانە یەک نە عەرەب نە کورد نە هیچ کەسێک ئەم بەس تەنیا ڕۆژبیانی تەنیایۆتانم دێ ئەی باشن وەچی ینی
تەنیا ئاواییە چانانن مەسەلاً شمە چە شوێنێتەوە ئامان دێ پێی منطقەی لەیلانیا هەچە چەکۆنەوە شمە چانابێن دێ بەس ڕۆژبیانیەکان چە شۆنتر بێنێ ئێمە کە لە وەختی کە لە منطقەی کرماشانەوە هاتمانەوە لە منطقەی لەیلان فەرقان جێگیر بیمانە ئیتر ئەلوەرداکەوە ڕۆژبیانی تەقسیم بیا وەرە و منطقەی کەرکک بەڵێ لە نام کەرکک شۆرجە چاناوە ئاوڵاوە بیا چەمچەماڵی سەر چەمچەماڵ تقریبا 200 ماڵمان هەن چەمچەماڵ ئەو شانیش چە ئاوایەکان دابش بێنە یا گشتە نام شارەکان نەکوش لە ئاوایی فەرقانەوە دابش بیا گشتە فەرقان لە وەختی ئەنفا لە بەدنامەکە کە دیەکانمان ڕمیا ئێمە ئەلوەرداکە چ لێ هات فەرقان وەرداکە دابشوی واسەنە هەر بڕێ ماڵمان کەفتە شوۆنە لە هەولێرانەمانی سە لە چەمچەماڵانەمە ئاهانە تەقسیم بی بەس ئەمما کۆنتر ڕۆژبیانی کە تەقسیم بیە لە منطقەی کەلار و مووسڵ و کەڵک و ئەلەو منطقەشە ڕۆژبیانیمان فرەن واسەنە ینی مەتاوان باشم شمە چەمچەماڵ و چە دەڤەری کەرک و کۆشیەوە گشتی ئاوایەکانتان نەمەنن بەس فەرقان بێن بەس فەرقان منە بەس لە منطقەی کەڵکی یاسیناغاش لەو منطقەی کەڵەکە دووسێ دێمانن واسەنە بەتاوی نامچن ئاوایە ماوەنە باچی چی چە ئاناگە چەویرت بۆیە بناسیشان ئاوایەکانشان یعنی لادیەکانشان وەچی زوانی قسەمەکەرە هەموو ئیساکەوە کوردی قسەمەکەی هیچ وەسەر زمان ڕۆژبیانی قسەمێکی گشتکاریش وەسەر ئامان بەس ڕۆژبیانی قسەمەکە وەڵێ کاک عوسمانگیان ئەگەر ئێمە بگەڵمۆپەی مێژوو کە باسی مێژووت کرد هیچ کەسێ باسی ئەنش نەکردن کەوا چنی ئی گۆڕانکاریە جوگرافیە وەسەر ڕۆژبیانیێرە ئامان هیچ سەرچاوەیەتان نیەن مێژوویە باسانەکەرەوە کە ئی گۆڕانکاریە کە ئیسە باست کرد لێ گۆڕانکاریە لە شەفنامە مایەوە کەمی شەرەفنامەی شەفخانی بەلیسی بەڵێ بەڵام مامۆستا مەلازمی ڕەحمەتی نەختێ دێژیدای و باسەکانی هاوریە گەلێ لە دێژەوەی کێشایە کەوا وتمان هیچێک بینە لەو هۆزە گەورانی لە چیا ژیانە دماوجا هاتنە لە کات کەریمەکان زەندا وتمان هاتنەوی دما لە کەلار و تاوە مووسڵ ئێستا لە کەلار و تاوە مووسڵ لە شارەکانی کەرکک باوە کەلار خانەقین کفری گەورە دێ تازە دێ تازە شار ئەیانە گشتی مەقی کەلا هەن لەوەوە مەچۆتن مایەک مەقی کەرکک تەنها مەرکەزەکەی بابێ سنتەرەکە فەرقانە لە فەرقان دابژنە لا کەرکک کاکفاتی باسەوەی نەکردکەوە مەتارش دێ فەرقامی بەڵام ئێستاکە چۆڵە چۆڵە فەرقان مەتارەی لای تاوخ واسەنە دێ ڕۆژبیانی بێ حتا زەمەکەی تاپۆی پیاوێکی کابراایکی ڕۆژبیانیە ئایلومەوەی نەوەی نەوی تەنها چەندەتێکی بی هەر هاانەچێت تا ئێستا شوێ لە دەستیانی مەتارە کە باواتم چە دەڤەری داخوخان ئانە زمی و ئاوایی ڕۆژە بەیانی بێن بە سۆدا خۆیسە چۆڵ بێن و واسە بزانی کریانە مەعسکەریش ماسکەرە واسەنە بێنە مەعسکەر نام گەڵەکانی کەرکک کاتێژی وە لە دروستبین شۆرجە و قادسی ئێرە ئەشتانە چکر محەلە پریادی وە سەختی کورد ڕۆژبیانی فەرێک چوونە نامی بەداخۆ تا ئێسن زەلام هەن لەنام فەرقانەوە لەنام فەرقانە چیوە ڕۆژبیانیە لە چکر محەلە گەورە بی پەشیان سنە ڕێ بەغدا و شیردامیان کردیە وێژیان ڕۆژبیانی مەزان تەنانەت گەنجەکان لە ماوە تورکمانی قسەمەکەن و وێژیانش وە ئەستەمبولی حسابەکە هەنەماخۆیدا کاریگەریە فرە گەورە شەرانشانە و ئاهە بەرەوە هشتا مەچوێت تا هەولێر گوێر مووسڵ چڕا و چەنادیە گوێر چەنادیەکەن تەلخێم گەورە هەن تەلخێم بچووکەن دادێت تێمانشان ئیدا بەشکاریە کە ڕۆژدان شمە پەیوەندی هەنن چە بینتانەرە پەیوەندی کۆن کەمبی بەڵام لە سایی ساڵ هەشتاکان وەدماوە کەمێکەن ئێستا علاقاتمانمە بۆنی ئەتەرنێت و میدیاکانەوە زیات علاقامان هەوە لە بەرجەماعات هەر لە کەلار و تاگ مووسڵ علاقەمان هەن لە 50 لە 80 لە
علاقاتمان هەن لە بینەکەوەک مەنەسی ئێمە جاران نمەزانسمان هاان مامەزان ڕۆژبیانی بەس لە فرقان هەن واسەنە پەیوەندی نەوی پەیوەندی نەوی لە بینمانە بەس ئیساکۆ بۆنی ئەتەرنێت و ئەی موبایلۆ ئێستا لە علاقەمان لێ گشتیانە هەن بەڵ چکە مامۆسەمانەزین لە ساڵ چلەکانە چوویە سەرژمەیەکی کردیە لە نام ڕۆژبیانەکان هەل لە سەرژمێریشکردن پێ ڕۆژبیانیەکان وڵای چەسەرانە قسەمان پێکرە هەل لە کەلال و تامەگەیەوە هین مووسڵ دیارشا یەکی سەرژمێکی کردە تا ئێستا سەرجەلەکان منیە سەرجەری ئەو بنەماڵانی کرد تا ئێستاکە بەردەوامە شەجەرەکان چە ساڵ چل کردنش لە چلو جوانن تا ئیسەمەنن و تا ئێستەمەنێ و لە دوای مامۆستا شێزاری ڕەحمەتی هەر بەردەوامە لەسەری منێ تا ئیزجیلانە تا ئیستاکەی شمە باباچ وەکو بەردەوامە شەجەرە و ژماردن گشت وورمەگەردێ بەڵێ ئێستاکەش لە ماڵ ئاگداین لێ فرشتێ باشن کوێ خاگیان با باسێکی دووبارە ئاوایەکانتان و فەرقان کەرم چە شاڵاوی ئەنفال شمەشی گردەوە ئاشاڵاوە بەڵێ ئێمە لە ساڵە هەشتا کە دیەکان ڕوخیا ئێمەش شاڵاوی ئەنفال کەفتمان شمەش وەرشکەفە ئێمەش وەرکەفتمان ئێمە داخەوە ئەو جاست 120 ماردیمان فەرقان 120 ماردیمان گشتمانیان تەرحیل کرد لا چەمچەماڵ و بەعزێکمان چیلا ڕوومادی چەند ماڵێکمان و ئەو دوانشی وەرە هەولێر و چەمچەما تەقس ینی شمە ئاشاڵاوە شمەش دابش کرد ینی هەری دابشمانی کردوە سەر سێ منتقا دابشکاریەکە ناچاری بی یان ناچاری بی زۆرە ملێبی ئەنفال نەکریا هیچ کەسێت دووسێ ماڕمانش ئەنفال کریا وەداخەوە ئەی دمای شاڵاوی ئەنفال و دمایانی کە وەسەر کوردەر ئامانەوە یەخود 2023 سقوتی عێراق گەڵای دیوە پێشێنەگە خەڵک ئیساکە حالیان ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان یەکێتی نیشتمانی کوردستان 401 دامی لامان کردیە جوانن دامی لامان کردێ لە فەرقانسە مەکتەبمانە جادەی خیرمانن پرۆژەی ئاومانن فرە باشن دەستخۆشیشان گەلێک شتێ چاکە بەس تقریبا 67 ماڵما و چەخیاستە 67 ماڵ ئیسە چە فەرقان ئیسەهان لە فەرقان واسەنیۆت ئەنجومەنی من وەکو ئەنجومەنی دیەکەم واسەنە هەم کوێخام ئەنجومەنم جوانن هیوادارەنە ئی ئاوایە جوانەتان هە بەردەوام بۆ چە گەشەکردە و چە زیادبین وەداخەوە ئیسە ئاوایەکان وە شێوەیەکی گشتی چە دەڤەری باباچم منطقی کەرکک چەوەر وەزعی ئەمنی و تامەزاندەیە فرش چۆڵ کریانیان وەرو چۆڵبی مەرۆ هیوادارن مێ شمە ئاوایەکەتان چۆڵ نە ماشەڵە ئێمە ئاواکەمان ڕۆژ لە ڕۆژ زیامەکە کەم نمەکە فرە باشن هیوادارەنە ژیانێکی ئاسوودگە و بەختەوەر و خۆشگوزەرانی چانە لە خواوەزیا بۆ ژیانمان خۆشە ژیانمان ئاکە ئێمە گشتی ئەوەی شیوا وشەخامان زەخەریکی فەلاحەت و میێداری و ئەو فەلاحەت و میێدارین بەڵێ خەڵکی ئاوایەکەی ئانا گشت زمیشەنن وە گشتی گێلەدار و فەلاحەتە ئێمە ئیشمان بەسەوەستا فرە باشن پێ حکوومەتمان نییە یعنی تا ئیسا شما وەزیفە و چەکداری و شتان نیە بەخوای پێشمەرگەمان هەن وەشێوەیەکی کەم وەشەیەکی کەم قلەقلە گەنجەکانمان پێشمەرگەن بەس ئەنا ئێمە وەفرەی خەریکی گێلەداری و فەلاحەت و ئەوشتان جوانن هیوادارەنە خێر و بەرەکەت و سەرتانە بڕژێ و سەلامەت بی فێرە سوپاس بەڕێزی کاک عوسمان حەزمەکەری بلیە نام بابەتێکی نەتەوایەتیەوە ڕۆژبەیانیەکان چە شۆڕشەکانی یەکوە دماییەکەری کورد کاریگەریشان بێن کەسان بێن چەنام شۆڕشەکان وەکو پێشمەرگە وەکو ئاوایەکان کە خزمەتی شۆڕشان کردەوی بڵێ لەوە تەمەنی ئێمەوە لە 62 کەوا پێشمەرگە دامەزایە لە دەی فەرقان تقریبا بە نزیکی 6-7 کەس پێشمەرگە بین بەردەوام لەسەر ئەوە منۆ لە شۆڕش ئەیلولا گەیە دەور نێسکەی 16 پێشمەرگە بی ینی چە شۆڕشەکان وە بەردەوام ڕۆژبیانەکان پێشمەگاتی یارمەتی پێشمەرگە کریایە یارمەتیش پێشمەرگەشانی بێجگە نان و خزمەت یارمەتیان دیە لە سوینە لە هاتشۆە لە جوان ڕۆشنکردنا گشتی دەماجا ئێمە کێشەی گەورە بە سەرمەها لە ساڵی 63 هێشتا هیچ کەسێک جێش عێراقی وەکو تعدا لە کوردویکێ نەکردە تەنها یەکەم زاربی کە هاتنە فەرقان ئەو تعدایە لێکریا 11 زلامیان کوشت بەناوەی ئەوکانێک مخەڕی بن وەداخەوە 11 زلام کوردەکە گەلێک گەورە بێ تا ئێستاکە
ئەو زانمە نییە لە نام دڵمانە کردمانجا شۆش تازەی نوێ هاتو شۆکەکە المهم پێشمەگە زیاتر گانی 6 لە 8 زیاتر 7 پێشمەگەمان هەن زیاد بێزگەوەی لە کۆماندۆ ئەی شتانش ماوەیەکی باش ئەی خزمەتیان کرد طویل ئەنفال و شەهید زیاتر لە 50 کەس هەنەمان ینی شەهید و ئەنفال پێشمەگە بەس چە گوندی یا باوەچم چ ئاوایی فەرقان بەس فەرقان نام ڕۆژبیانی فەرقی فەرقان واسی فەرقان تا ئێستا زیاتر لە 50 شەیدوانە وەداخەوە ڕۆحشان شاد بۆ هیواداران مێ جێگە و مەکانشان بەهەشت بوو وڵایی فرەجێی داخن کە سەی مەکەرم کورد وە کۆمەڵێ ئاستەنگی فرە گەورە لووە تا یاوانە ئی دەسەڵاتە خۆجی کە هەنەنمان وەکو هەرێمی کوردستان و ئی دەسەڵاتی کە چەناوچە داوەڕاکانی دەرەوەی هەرێم هەنەنمان فرە عشرەت و هۆزە کوردەکان شوێن دەست و کاریگەری فرە گەورەشانە وەکو هۆز و عشرەتەکەی شما ئەنیش ئەرکەن وەسەر یۆمان و ئەرکەن وەسەر گشت هۆز و عشرەتەکان گشتش وەکو یەکتری شەهیدماندان و خزمەتی لە تەو نیشتیمانمان کردن کۆخاگیان ئەگەر بلمە لای بابەتی کاریگەری ڕۆژانەی خەڵک وەسەر ئاوایەکانەوە وەک مەدوونم ئێمە ڕۆوە ڕۆ و بۆنەی تێکەڵبینی گەنجەکان و نەوەکانمان وە فەیسبوک و باباشم تۆڕە کۆمەڵاتیەکان و شێوەیەکی گشتی ژیانکردە چەلادێ تۆزێچەنی باچی سەختتر بێن ژیانکردە چەلادێ و چە ئاواییەکان تۆزێ سەختتر بێن ینی گەنجی ئیستا حەزمەکەرا بەیەوە نام شارەکان چۆرانی چە تۆڕە کۆمەڵاتیەکان و چە فەیسبوک و کۆمەڵێت چت و بابەت و ئینەگە لە مەدونا ئاوایەکەی شما ئی حەزش پێی دروست بێن یا بابچم کاریگەری تۆڕە کۆمەڵاتیەکان چەسەر ئاوایەکەتان دروست بەڵێ تۆڕە کۆمەڵایەتەکان هەر فرە زەختی لەمان کردیە کە گەنجەکانمان وەفرەی ساکە وەرەودیەکان نمان وەرە و ئاوایی نمان بشی لە شارەکان دامەش لە چەند شەماڵ دامەریشێ لە لەیلان دامەشێ لە ئیتر ئەو قەرەکە خەڵک نمایەکن لادیەکە دانیشێتن چکەم بێ خەڵک مەشەکە دێ وەکو دێ شتێکی بچووک سێری خەڵکەکەمان سێری میگە گژۆ بۆنی ئەی تۆڕی ئەنتەرنێت و شتۆ باشی سەر ناو دیەکانی تۆڕی ئەنتەرنێت کول شتێ هەن نام دیەکەم شەن واسەنە بەس کاریگەری فران کاریگەریش فران ئەی مەسەلەن هەست مەکردێ گۆڕانکاری وە سەر زوانەکەشانی ئامان واللهی حتا ئیسە لە دیەکەمان گۆڕانکاری نیە گۆڕانکاری چەسەر زوانەکە نیەن جێگای خۆشحاڵیە ئێمە ئیساکە خۆ منیۆژم لە لێلان دامەنیشم لە ڕۆژبیانی زیاتر بڕایدەیە کەلیمەتر قسە ناکەین نمەکەین بەس ڕۆژبیانی ئێمە لە ماڵ ڕۆژبیانی قسەمەکەین لە ماڵەوە ڕۆژبیانی ئەو کەسانی کەوا لە فەرقان دامەنیشن مێدایی و فەلاحەتەکەمەکەن کەمی ئەختڵاتیان کەمترە لێت زوانەکان ترا ڕۆژبیانەکان گەلێ وەقوت و پاکترە فرە گرنگە منیش چاوەر چێشواتن پێویستن ئاوایەکانمان ئاوادان بۆ چونکە ئسا ئێمە گەوەکو یۆمان وەکو هۆزی کاکە یان وەکو عشەتی کاکە یەگە سەیکەرم وەداخەوە بۆنەی حاڵەتی ئەمنی و کۆمەڵە تیرۆریستیانەی کە یەک دمایەکە چە سنوورەکەی ئێمە ڕوشاندا ئاوایەکانمان ڕۆ وەرو لاوازبی مەلا ئیتر ئێمەش کە تێکەڵ بەوەم چەنی زوانەکانی ترسێمەکەرم خەڵکانێمان هەنان شەباتیانی بێ و کار چەسەر زوانەکە یۆشکەرەوە هەڵمە فێری عەربی بۆ ماچۆینەوە کەڵکەمە یا سۆرانی بۆ ئێمە هەچی بایەوە ناممان عرب بایەوە نامان فێ ڕۆژبیانی بۆ واسەنە ئێستاکە دووسێ ماڵ عربانە ئایلەکانیان وەکو ئێمە ڕۆژبیانی قسەمەکەن ئانە فرە عربشن وەک ئێمە ڕۆژبیانی قسەمەکەن وەڵا منێکیان دوێنە ئەو ڕۆژە دیم وامزانە کوڕی ئامکمە سەکۆ ڕۆژبیانی قسەمەکە وتم کوڕی کێ وتی وەڵام من عربم ینی عربەکە فێر زوانە ڕۆژبیانەکە بێ ماچۆکە هەر ڕۆژبیانێکی سرف لە من باشتر قسمەکە واسەنە ئێمەش زووتر چە ئاوایەکانمان عرب نشین و تورکمانشین بێنێ چانا بێنێم چانە ژیانشانکردن تاوەکو ئیستاکیش گەورەکانشان هەوو ماچۆ قسەمەکەرا من یۆ مەدوینام کە ئەوەیەکەوە داوام مەکردم و یەکۆ ماچۆ قسەمەکەرم هەستمەکرینە تورکمانن کە فرەوە شێوازێکی جوان و شێوازێکی پوخت زمانی ئایلیشان و شێوە زوانێکی یۆش حساوشکردن هەچە ئایلیەوە چە نامەژ ئێمە وەیمان ناوردیە عربە ئیسە ڕۆژبیانی قسەمەکە کوری عربەکەی لەوی لۆچیە واسەنە چەنامتانان وردە فێرا زوانم لە ماڵ ئێمە ڕۆژبیانی قسەمەکە ئێشە نام ئێمە ڕۆژبیانی بەس ئەیسە لە ڕۆژبیانەکەی بڕای لە ئێمە باشترە واسەنە چەنام دەماغ شەرە وشەکەوە کارمێ وەکو سلسلی ڕۆژانەوە کارشمارەوە ئیتر چە دەماغ ڕۆژانەوە کەلیمەوە کارمایەکەن ئەیش
مەجبور شۆنتری نییە لای بچێتن قسەکەرێکە مەجبور هەر گۆش لەو زوانە وەریەکەن فێرمۆکلوتەوە فێربیێتە واسەنە چەنی ژیان کردە فێرش ژیان و ڕۆژانەی لەسەر زوانە سا واسەنە کاک عوسمان ئەگەر ئێمە بلمە لایەنێکی ئەکادیمیەوە چڕووی ئەکادیمیەوە وەکو یۆتان وەکو ڕۆژبیانیەکان هۆزی ڕۆژبیانی چڕوو ئەکادیمیەکەەوە هیچتان کردن پێی خزمەتکردە و هاستەوەی زوانەکەتان یان پەرەپێدانی زوانەکەتان تا ئێستاکە شتێک لای ئێمەدانە دیایە هیچ شتێکمان نەکردەوە شۆنێک بۆتەون وە ڕسمی بێشەیە ئەکادیمە وتماسەوە ئاگدار زاراوی زوانەکەمان مەوین نەفەوتێ یعنی تا ئیستا شوێنێکتان نیە وە شێوەیەکی ڕسمی کارپەی زوانەکە و ئەوەستا کە هەر خێزانێک هەر خێزان لە لای وێژۆ پارێزگای لە زوانەکەمەکی کەەوە زوانەکە قسەمەکەن لە ماڵەوە ئایلمان مەگەشتن فێر ئەو زوانە بیە و لە ماڵ و نامێکە ئەو زوانە قسە بکەین گەلێ باشە ئەوە باشە ینیشمەوە بەردەوام هەوڵمە دێ بەڵام بەداخۆ تا ئێستاکە ئەوایە ڕێکخراوی شتێک هاانە نەک بەس لە زاراوەی ڕۆژویانی لا زاراوەکان دەزێ با لە نەفاوتن نەفەوتێ وەکو کاکەیە وەکو ماچۆی شێخانیە وەکو زەنگە زوانە نەمرێتن و من چەوەنەکەوتم چەنی گرت هۆزەکانکردن شێخانی باجەڵانی زەنگنە کاکەیی شەبک ینی گشتان ماچا ئێمە هەوڵەکانمان تەینە هەوڵێکی تایبەتەن کە چیانە یۆبانۆچەنی خێزان و ئایل و باباچم دراوسێ و کەسوکار و ئامۆزاکان یۆمانن وەکو لایەنێکی ئەکادیمی ڕێکخراوە یا مەسەرەن هیچ لایەنێکی حکوومەت نامان مەسەرەن باباچم یارمەتی دەربۆ پەیانی تو کۆڕێ بۆستی وی زوانە یان باباچم بابەتێکی گرنگ پێشکەشکری وی زوانە وەداخەوە کوێخە ئەگەر بەیمەوە لای شمە چه ئاوایی فڕقان حتمما مزگەوتان هەنن واسەنە شما وتارەکانتان باباچم مامۆستای ئاینی وتارەکانش چە نامزگەوتەکە هەوە شێوە زوانی ڕۆژبیانیوەتانن یان هەوە شێوە زوانی سۆرانیان یان عربیان ناوەڵاوە شێوەزاری سۆرانیا زوان چکەم ئێمە مەلای ڕۆژبیانیمان نییە لە دیەکە ئتر لە کەرکی کۆلامانمایەکەن هەروە عربی و کوردیەکەن وە زمان ڕۆژبیانی نییە وە زوان ڕۆژبیانی نییە خۆزگە بیە ینی شتێ فرە جوان و کللتوری بێ ئەو کاتەی ئەو مەلانێمانە ئۆرە ڕۆژبیانین تا لە جەکە بزانن وە کوردیەک سۆرانی خودبۆشتەکانمان وتارەکە تەمامەکەن بەڵام جارجارێک بێ ڕێک کەفتێ و مەلاکە لە وێژمان بیە دەچێ دەشتەوە ڕۆژبیانی زاوی ڕۆژبیان قسەمەکەین کەچلی وتارەکەوە سوای قسەمەکە مێشم بای مێشێ نەمەتانم دەمەی وتم تو لێ منە ئێمە دانیشتوان لێت ئێمە زاراوی ڕۆژبیانی قسەمەکەی ئەی کات وتارەکەت چوومەتانی وە سوای قسەکەی من بۆ نەمەتانم خۆی کێشێکشەوە بۆ بەرامبەرەکە کە خۆتان ێژت ڕۆژبیانی بێ و وتار و کوردی دەیلا کەسەکەت واسە ئیسا کوێخا باس یانش کرد واشیان ئێمە ئاوایەکەمان گشتان ڕۆژبیانیە نێو و یەک زوانیش قسەمەکەرم تەنانەت ئەنەبی باسش کردواش عربی شامان چەندامان ئایلەکانشان فێر شێوە زوانی ماچۆ ڕۆژبیانی بێنێ ینی شما هیچ هەوڵێتاندان ینی بەڕێستان وەکو ئەنجومەن وەکو کوێخای ئاوایەکە هیچ هەوڵێتاندان مامۆستایەکی ئاینی ڕۆژبیانی بدوین دیەوەی شێوە زوانە وتارەکەتان ئێمە مەلای ڕۆژبیانیمانیشان من کوڕی هاڵۆم بی مەلای مەلابی لە دیەکەبی یە بوتارەکانی هەو کوردیمە و ڕۆژبانی نمایی ینی هۆکارەکەشان لایەنی حکوومەت و باواچوو وەزارەتی مەکرۆ یانیۆش ناوەڵا هەوێژی وە زوانە قسەمەکە و مەکەکەی کوردی و ڕۆژبانی قسەمەکەنا هیچ هۆکارێک و هیچ زەختێک لەسەر ئەوە نیە وە ڕۆژبانی قسەکە و کوردی قسەکە وڵای فرە گرنگن چونکە شتێکی خۆش و جیاوازمەوە تایبەت چەنام ئاوایە گشتان مەلاکانمان هیچی ئەوەیشی نوێژمانشەوە ڕۆژبیانی قسەمەکە واسەنە کوێخەگیان ئەگەر سەیرێکی ئاوایەکە کەرم شمە وەکو ڕۆژبیانی هیچ بۆنێکی تایبەتان هەنن پەیوەندیش بۆ ئاوایەکە یۆتانەوە یا مەسەلەن وە عەشرەت و قەومی یۆتانەوە چاە هیچ بۆنەیەکمان نیە ماعەدا تەعزیێمان بۆکن گشتی خڕمۆکن شایی ماش بۆکن گشتی خڕمەکە ئەنا بۆنەی تایبەتمان وە ڕۆژبیانی نییە ینی هیچ بۆنەیەکی تایبەتی هیچ بۆنەی تایبەتمان نیە ئیسا مەزەنە فرەمە دوینم هۆزە گەورەکان گردبوونەوەی مەکەرا هەموو هۆزیەکە هۆزی جافە هۆزی زەنگن ئەوە ئیسفاالانن هاورامی و هەنە بەس ئێمە هیچ
تا ئێستا هیچ شتێتان نییە؟ ئیسەڤاڵێکمان نییە و بەڕاستی مالەسەف کابرای کوردوتی هیوادارم بەتاڵ دێ شتێ کردێەوە زوانە شیرینەکەی یۆمان پێشکەشی ئا فستیڤاڵە بکرێ و شتێ فرە جوان بوو. هیوادارم چە داهاتووی نزیکە بەتاڵ دێ وەیەکەوە کاری وڵی ئەمە حەزمەکە ئیسەڤاڵێکمان بۆ وەکو عالەمە وەکو ئەو قەو عشرتانەی جاف و زەنگنە و ئێمەش ئیسەڤاڵێکمان بێ گشت ڕۆژبیانی لە ئەترافی عراق و گشتی خڕۆکەن یەک شوێنەکە. داواکارم لەو دەوڵەمەنانەی ڕۆژبیانی ئەوانەی وا کارەوە دەستن ئەوانەی وا فرە دەوڵەمەنن ئەگە بتان ئیسەڤاڵێکمان لا بکەن دەستیان ماشمەکەین و مەمنونشان مەین. هیوادارن مێ منیشە چیناوە هەچە بەرنامەکەەوە داوامەکەری چە گشت ڕۆژبیانەکان بەتاڵ دێ شتێ کردێت چونکە ئاوایی فڕخان وەڕاستی مێژوویەکی جوانشەنان تای سێش ئاوایەکی زنەن و زیندووەن هەم چڕی زوانەکەەوە هەم چڕی کولتوریەوە هیوادارن مێ بەتاڵ دێ شتێ کردێ. وڵی ئێمە داوامەکەین نمەشم لە ئەگەر لە کەلارەوە حتا بگەیەوە منتقەی مووسڵ داوا لە گشت ڕۆژبیانیەک مەکەین ئەوەی وا دەوڵەمەنە بان لە فەرقان ئیسەڤاڵێکی ڕۆژبیانی بکەن با گشت ڕۆژبیانی لە هەر چوار قڕنەی عراق لە ئەترافی عراقەوە بان لە فەرقان خڕبەوەن ئەمەش با یەکتری بناسین و وەکو قەومەکانی تر شاد بینەوە. حتمما شما ئەگەر بتاودی یەک بگێرێ و چەپەیوەندیە بدێ دڵنیانە کۆمەڵی ڕێکخراو یا باباچم حزبەکان ئەگە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ زیاتر چەمەندقی کەرکک خزمەت مەکەرەوە دڵنیانە مەتاوە یارمەتیتان با و پێی بەڕێوەبەردی ئافستیڤاڵە هیوادارە نوێن ڕووبووە. کاک عوسمانگیان لە سەر پرسیارەکەی وەلە فەرموو پرسیارەکەی فاتیە ئەوە شتێک هەر نام گەنجەکانمانە هەر لە مووسڵۆ گەنج ڕۆژبیانەکان هەر لە مووسڵ تامەگەی و کەلار شتێک ها لە بینیانە کەمێتن ساڵانە فستیڤاڵێ بکەین گشتمانەک بگەین زیاترێک بناسین. ئایا شوۆنەکە چ بکەین زاری هەرمێشن لە کەجودا بین نزیکە لە هەر لاوە زارمێشن لە هەولێدا نزیک بۆ لە هەر لاوە یا مێشن ساڵی جارە شوێدانەی لاو یەکزارێکی کتتبین و شتێک هاوە لەسەر گەنجان و ئینشاڵڵا ومێ دەبوتن فرە باشن فرە باشن هیوادارە ئاگەنجانە سەرکەوتوو بووە وەڕاستی کارێ فرە باش مەکەرە. کاک عوسمان ئەگەر ئێمە تێڕوانین یەکەرم تێڕوانینی زوانی ڕۆژبیانی باباچم ماچوی ڕۆژبیانی چەنی مەدیونی چە داهاتوەرە ئایا وەکو یۆشتی ئاستەمەمانەوە یان چە ئاستێکی باشتر بوو یان هەست مەکەری لاوازەوەمەوە؟ واللهی وەکووتمان ئەوەی کە پارێزی لە زوانە زارەوەی ڕۆژبیانی مەکیە تەنها ئەو چلسی چلماڵن کە لە دیەکەمە نسۆ پاکی مەکەنی. ڕاست ئێمە لە شارەکانە لە شارەکانی تر لە ناو تورکمان عەرەب بۆ ئێشتانە احتفاظ وزانەکەمەی لە ماڵە بەڵام خۆش هەرچی بۆتن هەر لەسەر مەکەفێ زوانەکە مەکەفێ لەسەری زوان بێگانەکە واسەنە کاریگەری چەسەر دروست تەنها ئەومان هەن ئێمەڵۆ کە دڵماوەی خۆش بۆ کە لە دیەکانن و زوانەکە احتفاظمەوەی جوانن ئەگەر شتمان پەنانیەوەی ینی باباچم تەنیا ئانەگەلەی چ ئاوایەکە منن یا باباچم تازە چ ئاوایەکە بەرشانە وەشیەوە زوانی ماچوی ڕۆژبیانی قسەمەکەرە ئەوە کانترگەش کاریگەری ڕاستە لە ماڵەوە لە بین یەکاوە ڕۆژبیانی قسە بکەین بەڵام لە 180 کللیمەکان سەرکەم کلمێت ڕانکاری کوردی کەرکک کوردێکی کەرکک لەکە قسەکە گەلی جیاوازە لەو زوانەکەی لە کوردێکی سلێمانی جیاوازی کەلیمەهان چەندها کەلیمەهانام کوردێکی ئێمە لە عەرەبی و تورکمانیە واسەنە کوێخە ئەگەر سەرێکی ئاوایەکانی ڕۆژبیانی کەرم حتممە ئیستا ڕۆژبیانی ئاوایش فرەن چە دەڤەرەکانی تریشەرە ئاوایەکان تر وەکو فەرقان ئەگەر تو زانیاری چە سەرشان بۆ شێوە زوانی ماچوی ڕۆژبیانی قسەمەکە یان ئەوشان هەر وە سۆرانیەکی واللهی ئەوانەی مووسڵ بڵێم هەنەمان لە مووسڵ و عەرەبی قسەمەکە لە منتقەی هەولێر و هەولێری قسەمەکە بۆ بادینی هەنەمان لە منتقەی دهۆک و ئەو منتقانە و بادینی قسەمەکە لە کەلار و زوان خانەقینی قسەمەکەکەن ما ئەدا لە کشت ڕۆژبیانیە بەس فەرقان مەرزوان یۆژی ماچۆ قسەمەکەکەن ڕۆژبیانی قسەمەکە ینی باباچم ڕۆژبیانیانەی واسە دابش بێنیەوە ناوچە جوگرافیەکە بەڵێ دابش بیمانە هەوە شێوە زوانی شوێنە یا ئامانتەخە دەڤەرە قسەمەکەەوە هەرکە بە دەڤەری و مەتخە وێژی قسەمەکەمە ئەدە فەرقان وەکوم وە زوان ێژمان قسەمەکە ڕۆژبیانی ینی ئیستا ئانی کەوا باچم تیشتێکی ڕۆژناییش منن چە سەر شێوە زوانی ماچۆی ڕۆژبیانی بەس فەرقانن بەس فەرقان هیوادارنمێ ئاتیشکە نارزێ بکوژێەوە هیوادارن ئینشاڵڵا
فرە سوپاسان مەکەرم پێی ئامادەبوونی بەرنمەکەتان ئینە بەرنمەی شمن ئێمە بەرنمەکە مەکەرم ئی بەرنمەی ئارۆ دیارەیەکی وتکڵەن پێی ماچۆزوانەکانی کەناڵی کەرکک فرە سوپاسی کەناڵی کەرکک ماکەرم کە ئی بەرنمەی ئارۆشە کردە دیاری پێی ماچۆزوانەکان شمەش وەکو ڕۆژبیانی کە ئارۆ ئامادە بیتان وەکو یەکێکە هۆزەکانی ترکواوە شێوەزوانێکی تایبەت ماچۆوە قسەمە کردێ فرە خۆشحاڵمان گەورەمانتان کرد حەز مەکەرم دما قسەتان بژنەفم دما قسەتان چێشن پێی ڕۆژبیانیەکان پێی ماچۆ زوانەکان فەرموو کاک عوسمانگیان ئەگەر قسەی کۆتاییتمان پێیکەری واللهی ئینشاڵە بۆ ئومێدم بۆ ئومێدمان هەن ئەی زراوە نەفەوتە و ئەوەی کە بەخشین چەمە هالی ڕاستەکەی مێشین کە ئەو پەنجاوانە کە لە دی فەرقانن زوانەکان گەلی ساف و ئینشاڵە هیوادارن نەسوێت و دەستان خۆش بۆ گەلێک مەمنونتم لا ئەو بەرنامەیەت و سوپاسی کەیتیڤیش بکەین لای هەلە فرە سوپاس مەکەرم ئێمەش وەکو تو هیوادارن مێ ئاواییە وەکو واتم ئاتیشکە نەکوشنەوە و بەردەوام باچە سەر شێوە زوانەکە یۆشان و شێوە زوانەکە یۆشان قسەکەرا کوێ خاگیان تو دما قسە چێشن فرە مەمنوتامین دەستان خۆش بۆ لای چە پێکەفتنە لێرمان ناکردان مەڕاستی چەم و دڵمان کریاوە حەزمەکەن ئەی بەرنامە زیاتر بوو زیاتریش بۆکەن کە بتانی خەڵکەکەمان چەم کراوەتر بۆکەن کە دێی فرقان ئێمە شۆش تامەزانیتان تاکە دێین لە قەرە حەسەن و کەرکووکە زوانەکەمان جیاوازە فرە مەمنونی گشت کوردستانی کەوا ئەختڵاتمان لێ گشتیان فرە سوپاسان مەکەرم هیوادارمەشمەکەین و دەستان خۆش بوو فرە سوپاسان مەکەرم هیوادارن مێ ڕۆژبیانیەکان هەمیشە تەندروست باش و هەمیشە چە خۆشببختی و خۆشگوزرانی بووە و تایبەت ئاوایە جوانەکەتان ئاوایی فڕقان هیوادارن مێ ئی ئاواییە وەزنەی وەژمان و ئیشەوە زوانە ئیشەوە زوانە شیرینەی یۆمان بپارێزەوە و بەردەوام قسەشوە نەکەەوە فرە سوپاسی ئامادەبوونتان مەکەرم و سوپاسی ماندووبوونتان مەکەرم کە هەیکێتان چە شوێنەوە ئامادی و ئارۆ چە بەرنمەکەی ئێمە سپاسەکەین دەستان گەورەمانتانناوە بۆ فرە سوپاسان مەکەرم بەرنمەکەتان حەلە سەرکەفتنا بوو فرە سوپاسان مەکەرم ماچۆ زوانەکان هیوادارن مێ چەنی ئی دووە مامۆستا بەڕێزە خزمەتێکی وتکڵەی شمە و ڕۆژبیانیمان کردەوی تا بەرنمەیەکی تر و تا ئەڵلقەیەکی تری بەرنمەکەتان بەرنمەی ئارۆ خۆشبەخت بدێ